جوانترین سڵاوتان لێبێ فەرمونی و کورتێک لە هەواڵەکان. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە سەرچاوێکەوە بڵاوی کردەوە تورکیا و هەرێمی کوردستان گرێبەستی نەوتۆغازیان ئیمزا کرد و باپی ڕێکەوتنەکە هەرێمی کوردستان نەوتۆغازی سروشتی بۆ بازاڕەکانی جیهان لە ڕێگەی خاکی تورکیاوە نادە دەکات، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم و تورکیا بە فەرمی ئیمزاکردنی گرێبەستەکەیان پشتڕاست نەکردوێتەوە. جەلال عەبدول قایمقامی دۆستخورماتوو ئاشکرایەکی کاری توندوتیژی و تەخینەوە لە دۆستخورماتوو بۆتە دیاردەیەکی ڕۆژانە و دەژڵێک گروپە توندڕەوەکان پەرەیان سەند و ئاسانی دەتوانن تەخینە و کاری توندوتیژی ئەنجام بدەن. علی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەڵێ ئەوانە وەکو لایەنێکی ئیسلامی لە کوردستان و کۆمەڵی ئیسلامی ئێران بیر ناکەنەوە بۆ چوونی ئێرانیشیان نییە. بۆ جارێکی دیکە پارێزران و کەسوکاری قوربانیانی ڕووداوەکەی ڕۆبۆسکی باکووری کوردستان کاتەیدا 34 وڵاتی کورد باهۆی بەردەمانی فڕۆکە جەنگیەکانی سوپای تورکیا و کوژران داوای بازساگەیاندنی ئەنجامدەرانی ڕووداوەکە دەکەن. سەرچاوێک لە پۆلیسی بەغدا ڕایگەیان لە شارۆچکەی تەرمەیی باکووری بەغدا تەرمەی 5 کەسیان دۆزیوەتەوە کە شەوی ڕابردوو ڕفێنرابوون و سەرجەمیان گولەباران کراون. ئێواری دوێنێ بمەرزەیەکی بێزباگووری 5.7 لە باپێوەری ڕێکتەر شاری بوشاری لە باشووری ئێران لەسەر کەناراوەکانی کەندا وەژاند و باهۆیەوە 7 کەسگیانیان لەدەستدا و 45 کەسی دیکەش بریندار بوون. لە کاتێکدا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان داوای کۆمەکردنی سەرتاسەری ئەو وڵاتانە دەکات کە ئاوارەکان لە خۆ دەگرن، نەتۆگرتوەکان ئاشکای کرد ژمارەی و هەوڵاتی سووریانی کە وڵاتی خۆیان جێشتووە ئاوارە بوون لە 3 ملیۆن کەس تێپەڕی کردووە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامران.